لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان، سەلامی خوای پەروەردگارتان لەسەر بێ لە بەرنامەیەکی نوێ، بەرنامەی پێشەنگبوون کە بەرنامەی چلەیمینە، کە چلەمین بەرنامەیە کە لە بەرنامەی 36 و 37 و 38 و 39 چلدا گۆڵم باسی یەک بار و یەک بابەتە، ئەوی جاریکردنی ئامانجە، کە لە بەرنامەی 37 باسی ئامانجمان کرد و لە پاش ئەوەی بەرنامەکانی 38 و 39دا باسی پلانی تۆکمەمان کرد یان پلانی زیرەکمان کرد، لە پاشەوە باسی پرۆژەی ژیانمان کرد، لە پاشەوەی هاتینە سەر پرۆژەیە کە پرۆژەی ژیان، لە پاشەوەی باسی پرۆژەیەکی 5 ساڵیمان کە پێویستە کەسی پێشەنگ بەو شێوەی کە بێت و پلان دابنێ بۆ ئامانجەکان و بۆ پرۆژەکانیدا کە پرۆژەیەکی هەبی، پرۆژەیەکی گەورەی هەبی، لەسەرەوە پرۆژەی ژیان هەبی کە پەیوەستبی بە ژیانی هەموو خەڵکدا بۆ ئەوەی لە دوای خۆشکاتێک وەفات دەکە و جێپەنجەی لە ژیان دیار بێ. گوتمان بەو پرۆژە دەوترێت پرۆژەی ژیان. لە پاشەوەی باسی پرۆژەی 5 ساڵیەکەمان کرد کە پرۆژەیەکە گوتما یارمەتی دەرە بۆ جێبەجێکردنی پرۆژەی ژیاندا کە ئەو وەسائلانە و ئامرازانی پێویستە بۆ ئەوەی بگەی بە پرۆژەی ژیان تۆ دێی لە ماوەی 5 ساڵ جێبەجێ دەکەی تاکو بتوانی پرۆژەی ژیانەکە چیا جێبەجێ بکەی. گوتمان کێشە باسی ئەوماکردن کێشەی ئێمە لە هەبوونی پلان نییە، لە هەبوونی پرۆژە نییە، لە بەڵکو لە هەبوونی جێبەجێکردنی پلان و پرۆژەکانە. هەروەها ئێستا کەش بۆ نمونە زۆر جار ئێمە کاتێک لە کۆلێژی یاساوانەی دەڵێن دوورێ ئێمە کێشەمە لە یاسا نییە، کە لە ڕووی دەرکردن کێشەمە لە یاسا نییە، یعنی یاسا لە هەموو بارێکدا هەیە، بەڵام کێشە لە جێبەجێکردنەکەی هەیە کە ئەو جێبەجێکردنە لەلایەنی پەیوەندیدار بە شێوەیەکی جوان جێبەجێ ناکە، یان زاروە بە شێوەیەکی تەعەسوفدا جێبەجێ دەکا. کە نمونەیەک دەیم و ئەو نمونەیە دەین کە یاسای خانەنیشیمان هەیە، کە یاسای خانەنیشی کە ئێستاکە لە بەغدا دەرچووە، کە یاسایەکی موحەدە کە بەڕاستی کە یاسایە کە دەبتە هۆی ئەوەی کە ژیانی خەڵک دەگۆڕێ پرۆژەیە کە ئینسان پرۆژەیەکیاندانە ئەو یاسایاندانای خانەنیشکردن کە بە شێوەیەکدا بۆ ئەوەی لەگەر ئاستی ژیانی ئەو خەڵکە بگونجێ کە بە شێوەیەک لە شێوەیەکاندا زۆر جیاوازی هەیە لەگەر ئەو یاسایەکە ئێستاکە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت کە هەیاسایەکی کۆنە بەپێی دەستوریش دەبی ئەو یاسایە بەڕاستی لا بچی و جێبەجێ نەکرێت، بەڵکو یاسا نوێیەکەدا جێبەجێ بکەین. بۆی دەبین ئەو پرۆژەیەکە ئەواندانێت پرۆژەیەکی جوان و ڕێکوپێکەوە کە خەڵکی سپادەی لێکرێ، بەڵام ئەوانە کە کاتێک کۆمەڵە خەڵکێک لێرە ئەو پرۆژە جێبەجێ ناکە لەبەر ئەوەی چیە زەرەر خەڵک تێدا زەرەرمەندە. بۆ ئێمە کاتێک باسمان کرد لە جێبەجێکردنی پلانەکەی، لە جێبەجێکردنی پرۆژەکەی کە پرۆژەکان دەبی جێبەجێ بکرێن، کە لە بەرنامەی پێشوشدا باسی ئەوەمان کرد کە یاسای چاکسازی لە پاشەوەی دەنجی لەسەردرا لەبەر ئەوەی بەڵام نەتواندرا وەکو خۆی جێبەجێ بکری، ئینجا ڕەزامەندی ئەو کەسانەی لەسەر نەبوو کە دەستیان هەیە لەم پێیان ناخۆش ئەم چاکسازیە بکرێ، یان شتێکی ناواقعی بوو، یان ئۆتێ کاتەکەی دیاری نەکراوە، چونکە دەبی ئەو پرۆژە هەر پرۆژەیەک کاتێک هەر پرۆژەیەک دروست دەکرێت، هەر پرۆژەیەکدا دادەندرێت پێویستە ئەو پرۆژەیە کاتی دەستپێکردن و کاتی کۆتایی دیاری بکرێت، کاتێک دەست پێ دەکرێت کاتێکی کۆتایی پێدێن، وەکو ئەوەی کە تۆ بینایەکی هەندەسی یان کۆمەڵگەیەک دروست دەکەیت درێکاکە ئەو پرۆژەیە لۆندەی دەست پێکراو دەبی لۆندە کۆتایی پێ ئەوەندە پارەی تێدا چووە بەو شێوە دیزاین کرێت. ئەو هەموو پلانە، ئەو پلان بە هەموو شێوەیە کە ژیان ئینسانیش دەهێوێت ژیانی خۆ بنیاد دەنێ، ئەو بنیادنانەی لە ڕۆژێک و مانگێک و ساڵێک و 5 ساڵ ئەوانە پێک دێ. بۆی پێویستە ئینساندا کە گوتمان پرۆژەیەکی گشتیە پرۆژەی ژیان، کە ئەو پرۆژەی ژیانە کە پەیوەستە بە هەموو ژیانی خەڵک و زۆربەی زۆری ژیانی خۆی پێت بۆی تەرخان دەکە، لە پاش ئەوەی کە پرۆژەی 5 ساڵیشی هەبی ئەو پرۆژانە بۆ هێنانە دینی بۆ هێنانە دی ئامرازەکانی ئەو 5 ساڵیە. ئێستا کە دەین باسی پرۆژەی سێم دەکەین کە پرۆژە بۆ 1 ساڵ، کە کاتێک پرۆژەی ژیان، پرۆژەی 5 ساڵی، پرۆژەی 1 ساڵی کە پێویستە لە ماوەی ئەم 1 ساڵە کە هەیە کە مەوەسمە 1 ساڵ کە 12 مانگ
ئینجا تۆ حیسابەکەت حیسابەیەکی کە ڕۆمانی یان ئینگلیزی یان مەسیحی یان موسڵمانانەیە کە بە شێوەیەکی هیجری دەکەی یان بە شێوەیەکی کوردانە دەکەی ئەو کێشەمانیە میم 12 مانکە تۆ پلانێکی 12 مانجیت هەیە ئەو 12 مانجیە دێ لەو 12 مانجەی ئەو 5 ساڵەی کە دادنایە کە پرۆژە 5 ساڵێکت دانایە دەی تەوزیعی ئەو ساڵانەی دەکەی ئەو 5 ساڵی دەی تەوزیع ئەو ساڵانی دەکەی ئەو ساڵانش لە دوای تەقسیمی مانگەکان دەکەی لەو مانگەی چی دەکەی لەو مانگەی چی ناکەی چۆن ئەنجامی دەدەی و بۆچی ئەنجامی دەدەی لە چ کاتێک ئەنجامی دەدەی بۆیە ئەو پرۆژە 5 ساڵێک کە باسمان کرد لێرە دابەش دەکرێت دابەش دەکرێت بۆ سەر 5 پلان 5 پلان ئەو پلانانە بۆ هەر ساڵێک پلانێکە پلانێکی تایبەتی هەیە کە لێرەدا بە دوور و درێژی باس بکەیت بە دوور و درێژی باسی ئامانجەکان دەکەی لەوانەیە پرۆژەی ژیانت تەنها پرۆژەی ژیانت تەنها لە چەندی دێک و چەند ئامانجێک پێکهاتبی هەروە پرۆژە 5 ساڵیەکەش لەوانەیە بە هەمانچێ لە چەند ئامانجێک و دەخاڵێک پێکهاتبی بەڵام کاتێک دێنە سەر پرۆژەی یەک ساڵێکە پرۆژەیەکی دوور و درێژە دەبی بە تەفسیلی تێدا شتەکانی بنووسری یەک لەو شتانە ئایا ئەو شتەی دەتەوێت ئەنجامی بدەی ئامانجەکان دیاری دەکرێت ئامانجەکان دەبێت دیاری بکرێت ئامانجەکەی خۆ دیاری کردی ئێستا ڕوونە لە پاش ئەوەی هەروەها واقعیە ئەو بابەتان هەموو ئامانجەکان ئەو سیفەتانی هەموو تێدایە لە پلانەکەدا ئێستا کەی ئەنجام دەدرێت ئایا ئەو پرۆژەیەکەی ئەنجام دەدرێت کە کاتەکەی دیاری دەکەی ئەنجامدانی کاتەکەی دیاری دەکەی کە لە چ کاتێک ئەنجام دەدرێت هەروەها ئەگەر بێت و نیهایەتیشی هەبوو ئەگەر بێت و یەک ڕۆژ بوو تەواو ئەنجامداوە ئەگەر بێت و پێویستی بە چەند هەفتەیەک بوو بە چەند ڕۆژێک بوو پرۆژەیەکی درێژخایەن بوو ئەو پرۆژەیە تۆ دەریکاکە لەوەندەی دەست پێ دەکەن لەوەندەش کۆتایی دێ هەروەها کاتێک دێی لەکوێ ئەنجام دەدرێت ئەو کارەی کە من دەمە پرۆژەیە کە ویستیمە جێبەجێ بکە لەکوێ ئەنجام دەدرێت هەروەها لەسەر چێ ئەنجام دەدرێت هەروێ پرۆژەیەکی فکریمان هەیە ڕاستە لە شوێنێک ئەنجام دەری ئایا ئەو کەسانێک کە ئەمە قسەیان بۆ دەکەین چی فئەتێکە چ چینێکە ئەو چینە دەمانەوێت بەرەو چێ بچن ئایا ئەو قسانەی ئەمە دەکەین دەمانەوێت بیانگەینە چیان دەر هەروەها چۆن ئەنجامی دەدەین یعنی یەکەمیان کەی هەروەها دۆمیان لەکوێ هەروە ئەو کارەی کە دیاریت کردووە چۆن ئەنجامی دەدەی هەروەها دێی چۆنیەتی ئەنجامدانی هەموو بە تەفسیلی دەکەی بابرەی کارێکی پرۆژەیەک تێ پرۆژەیەەکە بە مانگێک دێتە جێ یەکەم ڕۆژ چۆنە دووەم ڕۆژ چۆنە سێم ڕۆژ چۆنە چی دەکەی و چی ناکەی هەمووی تیا هەمووی بە تەفسیلی باز دەکەیتەوە هەروە ئەو کارەی دەتەوێت کە ئەنجامی بدەی چەندی دەوێت لە ڕووی لە ڕووی مادە لە ڕایە لەوانەیە تۆ بتەوێت کەسێکی دەهێوێ پرۆژەیەکی هەیە و پرۆژێ بۆی پرۆژەیەکی ئیمانی هەیە بۆ ئەوی بچی تا حەجکردن و فەریزەی حەج جێبەجێ بکە فەریزەی حەج پێویستی بەچی هەیە کاتەکەی دیاری کراوە هەروە شوێنەکەی دیاری کراوە هەروەها چۆنیەتی و چەندی دەوێت ئەوە پێویستی بەچیە لەکوێ ئەنجام دەدەی ئەوە دیارە چۆنیەتی ئەنجامدانی ئایا بە چ ڕێگایەک دەچی هەروە بەچ نووسینگەیەک دەچی هەروە چەندی دەوێت لەو کاتی دەبێت تۆش چیە هەموو بەرنامەی خۆچیە بەرنامەی خۆت و ئامرازەکانی خۆت دەبۆ دانەی بۆ بگەیەتی بگۆی ئەوگەی ئەو کاتەی هەروە خاڵێکی تر کە کاتێک باسی پلانی ساڵان دەکەی دانانی پلانی بەدیل کە ئەم بابەتە زۆر گرینگە پلانی بەدیل کە زۆر زار پلانی A و B سیمانەیە کە ئەو پلانی A و B C ئەو پلانە پێ دەرێن بۆ ئەوەی تۆ پلانێک دادنی یان پرۆژەیەک دانی ئەو پرۆژە بە شێوەیەکی نەرمونیان بی تاکو تووشی هەرەسنەی تاکو تووشی شتێک نەی نەکسەیەک نەی بۆی بتوانانی خۆت بگری کاتێک دەستی هەر پرۆژەیەک یان هەر کارێک ئەنجام دەدەی ئەو ئەنجامە سێ گریمانی لۆ بکە گریمانی یەکەم بەو شێوە گریمانی دووەم ئەگەر بێت و یەکەم نەبوو ئەوە دەی دووەمە ئەگەر دووەم نەبوو سێمە بۆیە بەدیل بۆ پلان هەبێ لە کاتی جێبەجێکردنی بەمەش پلانەکە نەرم دەبێت کاتێک دەبینی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەشی کۆچیدا کە سەحابەکان خڕدەکاتەوە بۆ ئەوی نیەتی عومڕەیان هەیە کە بستن سەردانی مەکە بکەن عومڕەیەک بهێنەوە بەڵام لەو کاتە موشریکەکان ڕێگایان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم پرۆژەیە ئەم پرۆژەیە بۆ ئەوەی عومڕە بکە لایانی پەرستن و لایانی تەقوایە سەحابەکان بەهێز بکەن بەڵام لەم کاتە ئامانجەکە کەسێک دەبتە ڕێگر لە ئامانجەکە ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامانجەکەی خۆی گۆڕی نەخێر ئامانجەکەی خۆی نەگۆڕی بەڵکو کەمێک دوای هێخست بەڵکو بە هەمان شێوە بەهۆی ئەوەی سڵحی حودەیبیە بکرێ ئینا فتحنا لەکە فتحا مبینە بێتە خوارێک خوای گەورە بە فتحێکی گەورە بە فتحێکی مبینی دانا کەواتە لێرە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدیلی هەبوو بەدیلی ئەوەی کە عومڕەکەی ئەنجام نەدا لە پاشەوەی گوتیان لە پاش ئەوەی چیە لە پاشەوەی هەشتی کۆچیدا کە کاتێک باز دەکرێت کە چۆن عومڕەی قەضای هیناوە چۆن عومڕەکەیان هیناوە تەنها 2 ساڵی پێچوو بەڵام ئامانجە و پرۆژەکەی خۆیان چیە بەدیلێکیان لە بۆ دروست کرد کە بۆ هۆی سڵح
كصلح حديبية دروس كلا بوا هو أوزي إنا فتحنا لك فتحا مبينا كواتب بيغمبر صلى الله عليه وسلم بشيوك بديل يجي هبو بديل كسيا كأقربتو أم صاليش كصاليش شيكوتيا عمر ما نكر لحج دا بيغمبر صلى الله عليه وسلم عمره كي كردو هروا بروجكي خويسيا زي بس يكرد بل تنها كاتيجي تر كآرام نيجي كردو هروا آمان زكي خوشي بردوامو هروا شتي تريشي بيكا كصلح يجي كر أو صلح وهوي أوي يدخلون في دين الله أفواجا كخلق كزور بزوري هادنا ناو ديني الله تعالى باز ئەوە ئەکری هەر سعاتێک لە پلان دانان ئەگەر بێت و کەسێک پلانی دانە پلانەکەی سعاتێکی پێچوو بۆ بۆی کارێ بکە 4 ساعتی لە بۆ دەگەڕێنەوە یعنی کارەکەی لە بۆ ئاسان دەکە کەسێک دەیەوێت قورئان لەبەر بکە بەڵام پلانێکی تۆکمە دادەنێ ئەو پلانی دەیەوێت من لە ڕۆژانە ئۆندە لەبەر دەکەم سعات ئۆندە تاکو ئۆندە پلانێکی تۆکمێ لەو شوێنێ لەو کاتە هەموو شتەکانی خۆی جەمع دەکات و لەو کاتە زۆر بە ئاسانی چیە بە ئاسانی دەبتە هۆی ئەوەی کە قورئانەکە چیە كقرآنك حفظ بك بو باس ما كان كاتيك بروجيك دبي كبروجيك صالي شيء انزامي دادا هروا كي انزام ددريت هروا لك شوي انزام ددريت هروا چون انزام ددريت هروا بچنديش انزام ددريت او بابتانا من كبيويست لبلاني روجانا يام بلاني صالنا كوات بلاني شي دريش بلاني شي دور دريج بتفصيلي بي دين خالد سوارم كخالي سوالم دور مع لجيان دا كدور لجيان دا جدا لقر بروجا أو بروجا قلت ما بيوستا بروجيشي كبروجيشي بيوستا بجيان بروجيشي بروجي جيان معناه بروجي بين صالي معناه لقر بروجي يك صالي معناه بلام لهمان شيء لهمان كاد إما دور معناه لجيان دا إنزا دور كان مع جدانا دوري كومەڵایەتیمان هەیە دەوری سیاسیمان هەیە دەوری ئابووریمان هەیە هەروەها دەوری زانستیمان هەیە هەر یەک لەو کەسانە کەسێک دەبینی کەسێکی دەوری لە ماڵەوە دەوری باوک دەبینی لەگەڵ خێزانی دەوری پیاو دەبینی لەدوای دەستە شوێنێک کە قوتابی هەیە دەوری مامۆستا دەبینی لەدوای لە شوێنێک دەرس دەخوێت دەوری قوتابی دەبینی لە شوێنێکدا کە ئامۆژگاری خەڵک دەگە دەوری خەتیب و تاربێژ دەگەینی دەبینی ئەم هەموو دەورەمان هەیە کەواتە بە هەمان شێوەیە دەبی ئینسان مرۆڤی مسلمان ئەو کەسەی پێشەنگە بە هەمان شێوە پلانی دابنێ بۆ ئەو دەورانەی هەیەی لە ژیاندا ئەویش دەکرێتە بۆ 5 دەوری سەرەکی ئەو 5 دەورە سەرەکیانە کە پێویستە ئینسانی پێشەنگدا گرنگی پێ بدا یەکەمیان پەرستن ئەو پەیوەندیەی لەگە خۆی و لە بینی خۆی ئەڵڵا تەعالە هەیە پەیوەندێکی تند و تۆڵی لە پەرستندا کە دەورێکی تەواو وەکو عەبدێکی تەواو ملکەتی خوای پەروەردگار بی چونکە ئەم بابەتە کە گرنگێکی تایبەتی هەیە و کە دەور هەیە کە عیبادەت و هەروە لە ئەڵڵا تەعالە نێزیکبوون دەبتە هۆی دەرگایەکان بکرێنەوە هەرو کەسێکی هاوسەنگی لێ دروست دەبێت هەروەها زۆری دووەم کە دەوری کۆمەڵایەتی و پەیوەندیەکان بە هەمان شێوە کەسێک کە پێشەنگە لە ڕووی بواری کۆمەڵایەت و پەیوەندیەکان کە دەبێت لە ڕووی کۆمەڵایەتی کەسێکی کۆمەڵایەتی بی لەگەڵ خەڵکدا هەرەوە پەیوەندی لەگەڵ خەڵک بێ وەکو بازەکێت چەندی پەیوەندیت لەم سەردەمە بەهێزتر بوو لەگەڵ خەڵک زیاتر تێکەڵ بی و زیاتر خەڵک بناسی بێ ئەوەی کاریگەریان لەسەر پەیام و لەسەر پرۆژەکانت هەبێ ئاگادار بە ئەوە دەبتە هۆی ئەوە دەرفەتی کارکردن و هەروە دەرفەتی پرۆژە و هەروە ئەنجامدانی کارەکان بۆ ئاسانتر دەبێت هەروەها سەیەم دەور کە پێویستە پێشەنگبینی پێگەیاندنی عەقلی و زانستی و پسپۆڕی کە ئەو بوارە بە هیچ شێوەیەک نابی کەسێکی پێشەنگ ئەو بوارە ئیهمال بکە دەبی بەردەوام گرنگی بە عەقڵ و زانستی خۆی بدەوە هەروەها بەو پسپۆڕیە بدە کە هەیتی کە بە هیچ شێوەیەک دوانەکەوی لەوانەی کە لە ئاستی خۆین یان دوانەکەوی لە هاوشێوەکانی خۆی چونکە گوتمە ئەگەر بێت و لە پێشەوەی هاوشێوەکانی خۆت بوو لە بوارێک لە بوارەکان کە هاوشێوەی تونە کەواتە تۆ پێشەنگی لەو بابەتە هەروەها گرنگیدان بە تەندروستی خۆت کە تەندروستی خۆت کە چ دەخۆی هەروەها بە شێوەیەک دەنووی هەروەها لە چ فکر دەکەی و لەگەر چێ دەگەڕێ لەگەر چێ ناگەڕێ ئەوانە هەموو ئەم بابەتانە هەموو کاریگەری هەیە لەسەر تەندروستی ئینسان خاستن ئەو خواردنانی ئێستا کاریگەرێکی تەواوی هەیە لەسەر ئینسان وەکو ويحل لكم الطيبات كأوشتاني كطيبا ويحرم عليكم الخبائث أوشتاني خبيث الإنسان مسلمان لي دور كوتوا كزور بابتي هي راس بابتي لو أنا دست بابتي مباح أنا بلان أنا كاك خرافة بقول منا كاتك باسي هندي مشروبات غازي لكن أو مشروبات غازي يعني تايجروا أو بابتنا براسي
بە هیچ شێوە کەسی پێشەنگ نابی لەو بابەتانە کە تەندروستی خۆی بوانە کە زامدار بکات و هەروەها بە خۆی ضایع بکە یان کەس کاتێک نووسنەکەی نووسنێکی ناڕێک و پێک بی یان بە شێوەک لە شێوەکان فکرکردنەوەکان کە بەردەوام لەگەر کۆمەڵە کەسێک بگەڕێ کۆمەڵە کەسە تەنها ئیحاعاتی خراپ و ناتەندروستی دەدەین لەو کەسەکە کە تووشی نخۆشی چونکە مەبەستمان تەندروستی جەستەیی تەندروستی دەرونی ئینسان زۆر پێویستە کە دەورێکی تەواو هەبێت لە ڕووی تەندروستی هەروەها لە ڕووی دارایی و لێ هاتووی بە هەمان شێوە ئەم دەورە کە دەورێکی چاکت هەبی کە ژیانی خۆت ئەگەر بێت و ژیانی خۆت کردە سێ بەشێکیان لەو بەشانە بۆ ئەوە بێ بۆ ئەوەی باری دارایی خۆت چاک کە پێویستت بە کەس نەبێت لەسەر پێگای خۆی ڕاوەستی ئەو کەسە پێشەنگە کە پێویستی بە کەس نییە کەسێک نابدە پێشەنگ کە دەستی لە چاوی لە دەستی خەڵک بێ کە چاوی لەوەی بێ کە کەسێک دینارێکی بداتێ یان چاوی لەوەی بە کەسێک یارمەتیی بدا و بۆ ئەوی بتوانانی بچێ لە شوێنی قسەی بکە ئەم کەسە نابدە پێشەنگ چونکە هەر کاتێک ئەو کەسەی کە دەعمیرەکە لەوانەی منەتێکی لەسەر بکە ئەو کەسە چەند ڕۆژێکدا لە داخاندا هیچ شتێکی بۆ نەکرێت بۆ دەبینی ئیمامەکانی پێشەوە وەکو ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەسەر بێ کە کەسێکی بازرگان بووە کە کەسێک بووە هەروە ئیمامی ئەحمەد بەخۆی ئیشی کردووە ئیمامی شافعی بەخۆیان ئیش کردووە ئەوانە هەموو ئیشیان کردووە کە کاتێک دەبینی کۆمەڵە کەسێکی پێشەنگ بوو هەروە گرنگجیدانیش بەلێ هاتووی خۆت بە هەمان شێوە ئەو بوارە دەبتە دەورمان لە پەرستن کۆمەڵایەتی هەروە پێگانی زانستی و تەندروستی و هەروە دارایی پێنجەم خاڵ کە باسی دەکەین بۆ ئەوەی ئامانجەکانمان ئامانجی چاک بن کە کۆتا خاڵە کە نەرمونیانی لە پلاندا کە پێویستە کاتێک ئێمە پرۆژە دادەنین یان پلان دادەنین بۆ پرۆژەکانمان یان پلان دادەنین بۆ ئامانجەکانمان نەرمونیان بی ئەم پرۆژەی دادەنی نەرمونیامی ئەو پلانێدایێت پلانێکی نەرمونیامی مەبەستمان چێ لەوەی نەرمونیابی مەبەستمان لەوە هەیە کە لە پلانەکەدا بەدائیلمان هەبی جێگرەوەی ئامانجەکانمان ئەگەر بێت و ئامانجی ئەی نەهاتەدی ئامانجی بی ئەگە بی نەهاتەدی سی بێتەدی ئەگە سی نەهاتەدی دەتوانین کاکە دابنیشی فکرکەینەوە لە جێگای ئەو ئامانجە شتێکی تر دابنێ بەڵام بە هەمان شێوە لە پرۆژە گشتیەکەدا ئەو پرۆژێ ژیانمانە بە هیچ شێوەیەک چیە لێیلا نەدەین بۆیە کە ئێمە نەرمونیامی چووکە لە ژیاندا لە گۆڕاندایە بۆیە دەبێت پلانەکە نەرم بێت ژیان لە گۆڕانکاریدایە و هەروەها جاروی ئینسانی تووشی هەندێک کار دەبی یا هەندێک وەضع دەبی ئەو وەضع بەڕاستی ئەو بوارە یان ئەو بارە دەبتە هۆی ئەوەی ئینسانەکە نەتوانێ ئەو ئامانجەی داینایە ئامانجەکە جێبەجێ بکە بەڵام ئەگەر بێت و ئامانجی بی لە بۆ دانەبی بەدائیل و دانابی بۆیە لەو کاتە دەبتە هۆی پلانەکەی نەرمێ بۆیە لە ناو پلانەکە جێگرەوەی هەبێت واتە پلانی بەدیری هەبێت کە ئەو شتێکی مەفهومە وەکو باسمان کە نمونەیەکمان هیناوە کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک چوو عومرە کە لە پاشەوەی لە شەشی کۆچە ڕێگایان لێگرتو لە پاشەوەی کە سڵح حودەیبیە کرا لە پاشەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پاشەوەی چوو عومرەی قەضا کردەوە کەواتە گرنگترین شت کە ئێمە بزانین ئایا کاتێک پرۆژەیەک دادەنین کاتێک پلان دادەنین بۆ ئامانجەکانمان ئەگەر ئامانجەکانمان 150 زیاتر هێنادی کەواتە ئێمە پلانێکی کارامان هەبووە پلانێکی چاکمان هەبووە ناتوانێن بڵین کاکە پلانێک دادنێ ئەو پلانە 100% دێتەدی ئەو پلانە 300% دێتەدی ئەگەر بێت و لە 50 بەرەو زیاتر بوو ئەوە کەواتە ئەو کەسە پلانێکی چی کارای کردو بەڵام حتا زیاتریش بی ئینسان بیتوانی پلانەکەی خۆیدا پلانێک بی کە بیگاتە ڕێژەیەکی 180 و 185 و 195 تاکو پلانەکەی پلانەیەکی کارابی هەروە پرۆژەیەکی تەندروست و چاک بێ خۆشەویستان بەو ئەندازەی هاتینە کۆتایی بەرنامەی چلەم کە گوتمان بەهاسی دیاریکردنی پلاندانان بۆ ئامانجەکەبی ئینشاءالله لە بەرنامەی داهاتوودا باسی خاڵەکانی تر دەکەین کە پێویستە ئینسان پلانی بۆ هەبێ وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.